ئەمە نەتیجە بوو، ئەمە دەرەنجامی کەڵەکەبووی هەڵەکانی چەند ساڵە بوو، ئەمە دەرەنجامی کەڵەکەبووی گەندەڵستانەکە بوو کە ئەو گەندەڵی لە کوردستانە پیادە دەکرا و لە سەریشی سوور بوون. خۆ ئینسان قەینا غەڵەتی کرد، بەڵام کە غەڵەت لە سەری سوور بووی خراپە. ئەمە دەرەنجامی ئەوە بوو کە تۆ حساب بۆ هیچ دەوروبەرێک و حکوومەتی عێراق و حکوومەتەکانی دنیا ناکەی. بۆیە ئەم لوتبەرزیەی بە کوردستانەوە دیار بوو، ئەم بوغرایەی بە سەرکردایەتی سیاسی کوردەوە دیار بوو، هی ئەوە نەبوو جۆ لە فەقیرێکی وەکو من ڕابگرن. زەنا زۆر جارانم پێشنیارە لەمان کردەوە کا کاکتەها لەو فەرماندە لیوانەی سەبەتەکم وەیە برادرەکانی تر ئەزانن من لە کۆبوونەوەکەیە چی بە جورئەتەوە پێم وتون کە ئێمە نابەرامبەرین لەگەڵم وەزعەیە، تکایە پێشمەرگە بە خەسارەت مەدەن، تکایە. ئەم قسانەمان هەمووی کردووە و لەگەر فەرماندەی لیواکانی خۆمانە لە 4دا کۆبوونەوەیەکمان کردووە لە بارگای مەحوەر کە هێشتان تازە حەویجە ڕزگار کراوە. پێشبینی ئەم وەسەمان کردووە بۆ ئەوە بڕیارمان داوە خەتی ئەو بەری ئاو چۆڵ بکەین، ئەوە بە لە ناو دەفتەری مزاکەرەکەمە بە ئیمزای هەموو فەرماندەی لیواکانی شەیە. لەبەرەوەی ئێمە پێشبینەکانمان هەبووە، چونکە ئەمریکیەکانشمانە بینی لە تەکمانەوە پیانەوتێن یانگوت ئێوە لەم مەرحەلەیە خیستان پێ ناکرێت، خۆتان حازرکەن بۆ مەرحەلەیەکی تر. بخۆم و بە کاک شێخ جەفەر جۆمان لەم قسەیە بووە کاکە ئەمە علاقەی بە هەڵەی قەراری سیاسیەوەیە، هەڵەی سیاسی هەرێمی کوردستان بەداخەوە هەڵەکە بەسەر هێزی پێشمەرگەی کوردستانە هاتەوە. کێ باجی ئەو هەڵەیە، ئەو هەڵە سیاسیە کێ باجیدا؟ کورد باجیدا. لە ئێستا لە 140 بۆ 45 خاچی کوردستانت لەدەست داوە، بچیتەوە لەمە بات زیاتر. ئێستا گەر هەر کەسێکی تر بووە لە جیاتیان قیادەی کە لە عێراقا لە کوردستانە ئەبواە استقالێکیان بدا بە سەری خۆیان هەڵبگرتە لە نام کوردستانیان نەمابوونایە. ئێستا لەمە زیاتر چیکە 140 تۆ وڵاتەکە و لە دەستدا چیت ماوە؟ لەم پلانەدا جۆ لێ ئێوە نەگیرا، بۆچی پێشتر بە وردی باستان لەم پلانان نەکردووە کە ئێوە گوێتان لێ نەگیراوە؟ ئایا لەمە زیاتر بە تایبەت خانەوادی شەهیدان کە ئەوانەی شەهید بوون چیتان هەیە بۆ کەسوکاری شەهیدان کە لەو ڕوبەڕووبوونەوەنا شەهید بوون بێگومان دوجار کەسوکاری ئەوان باجەکاندا؟ ئەمە دوو بەشە پرسیارەکە. یەکەمیان ئێمە ئەگەر بێت و لەسەر شاشەی ڕاگەیاندن بۆ ڕێی خەڵک ئەم قسانەمان بکرد بایە پێمانیانەگوت پێزەکەیان ورە ڕووخان ێزەکە و کاتە هەرزوو دەڕووخاو بەجێ دەهێشتوانەیە و کاتە زیاتر دەچەسپایە سەرمان کە ئێوە پێشمەرگەن ئێمە ناتوانین باسی بنابەرامبەرێ و باسی فیشەک و تەق بکەین، مەمنوع لێمانەوە باسی ئەوە بکەین لە ڕاگەیاندن و لە ئامە. ئێمە تەنها ئەبێ لە کۆبوونەوەی بچکۆڵەیە باسی ئەو مەسەلەیە بکەین. دوو کەسوکاری شەهیدان وەڵاهی ئەوەی زەرمەندی یەکەم و ئاخیر بن ڕوحی ئەو پێشمەرگە قارەمانانەیە، بەڵام ئەمەش بەرگری کوردستان بووە، ئەمە یەکەم جار نەبووە، ئەمە دووەم جار نەبووە، ئەم سێ جار نەبووە. لەوەتەی ئێمە هەین شەهید دەبەخشین، ئەم شەهیدانش چوونەتە کاروانی شەهیدەکانی ترەوە. پێمان قورسە، پێمان لە ئاستێک لە کات لە هینێکە ئەژین لە وەزعێکی دەرونی ئەوەندای ژێر بەرامبەر و کەسوکاری شەهیدانە ڕەنگە هەر یەکێک لەو فەرماندە مەیدانە لە خۆزگان بخواستای خۆیان شەهید بوونە کاڕەکانیان لەوێ بەجێ بهێڵن و ئەوانە. چی بکرێ بۆ ئەوەی حاڵەتی لەمە دووبارە نەبێتەوە؟ ئایا جارێکتر گوێ لە سەرکردایەتی سیاسی بگیرێتەوە یاخود پێویستە ڕیفۆرمێک وە چاکسازێکی باشتر بکرێ بۆ ئەوەی کارەسات و نەکسی لەو جۆرە ڕووبارن دووبارە نەبێتەوە؟ وەڵی ترەوە ئەبێت چاکسازی بکرێ کاکە، بێت چاکسازی لە هەموو جومکەکانی حکومڕانیە بکرێ. حکومڕانی ئەگەر بە چاکسازی و بە حکمی ڕەشیق نەبێ ناتوانانی تۆ خەڵق قەناعەت پێ بکەیت، تۆ سەرکردێکی گەورە و بەهێزی و کارێزمایی و ئەتوانی هەموو شتەکان بخێتە سەر سکەی خۆی. دووهەمیان ئێمە فیدراالێکین لە هەرێمی لە عێراقا، هەرێمێکی فیدرالین بەپێی قانون بەپێی دەستور، با لە ڕێی دەستوریەوە کێشەکانمان چارەسەر بکەین. ینی ئەمە هەموو دنیا هاوارمان بۆ کە لە ڕێی دەستوریەوە تۆ نادەستوریەکەی، تۆ دێی ئابووری سەر بەخۆتەیە، تۆ دێی نەوت داگیرەکەی بە نادەستوری، تۆ دێی سەفارەت و دەروبەرت هەیە، تۆ دێی پارەی سنوورەکان ناگەڕێنیتەوە بۆ عێراق، کەسیش نازانێ ئەیدەی بچێت، تۆ دێی موچەی فەرمانبەرەکانی خۆت نادی، تۆ دێی نایەکڕزی ناو ماڵی خۆت ناتوانانی یەکڕزی ناو ماڵی خۆت ڕێکخەیتەوە، تۆ دێی یەک کۆمەڵ خەلەلی جونگەی ئەساسی تێ لە حکومڕانیە دەشتەوێت هەموو عالەمیش بە قسەت بکە، ئێ نایکە دەشتەوێت عێراق مێبێ لە بەردەمت، ئێ نایکە ئێمە چونکە نایەکڕیزین لە ناو خۆمانە ممکن نییە بتوانین بەم وەسەوە هیچ شتێکمان پێ بچێتە سەر. ئەگەر یەکڕیز نەبین، ئەگەر هەمومان بەیەکەوە دەست نەخێنە ناو دەزیەک، ئەگەر هەڵگری دروشمێکی باش نەبین بۆ چاکسازی، ئەگەر ریفۆرمێکی باشی سیاسی نەکەین، ئەگەر دەستدام و دەستگاکانی حکومڕانی لەم وڵاتە بەم جونگەی ئێستا بێ هەرگیز هۆزیز لەوە باشتر نابی. تۆ چیت هەیە بۆ ئەو تۆمەت بەخشینەوەی کە ئەوترێ لە شکستە کەس خاوەنی نییە لە سەرکەوتنا هەموو خاوەنێتی؟
تۆ چیت هەیە بۆ ئەمە؟ من ئەڵێم شکستە سەرکەوتن سەرکەوتنە ئەو قسەی ڕاستە سەرکەوتن باوکی هەیە و شکست هەتیوە بەڵام تکام وایە تۆمەتی ناڕەوا کەس نەیداتە پاڵمان تۆمەتی ناڕەوا بەتاڵە ئەمڕۆ بیڵی سبەی بەتاڵە بێتەوە ئێمە ئێستا بۆ نمونە ئەمڕۆ ئەگەرم قسانی فەرماندەکان ڕاستەخۆ بە مەدانی کردیان لە ڕۆژی یەکەمە نەمانەویست بکەین بۆی ئەوەندە وەزعک هەر فریاش ناکەین خرج ڕخستنەوەی هێزەکانمان بووینە بەڵام هەموو درۆکانیانە تام چێ ڕۆژە بۆ کۆتایی پیان لەبەرەوە درۆ دەلەسە دیعایەت و پروپاگەندا دوود بە دوو جۆرە جۆرێکیان بۆ کاتیە بۆ ڕۆژێکە سا بۆ نمونە ئەوەی کە لە تەلەڤیزیۆنەکانی هەندێک کەناڵەوە ئەیبینین شێوێکی گەورە لە ناو کەرکووک دروستەکە وابین وابین هۆڕە ساسی تەلەڤیزیۆنەکە کە باسی زرعاتەکە لە بەرەم ڕۆژکان هەیە کاکە هەمووی وەکو خۆی ببینە باشەکەم وەکو خۆی بینە خراپەکەشم وەکو خۆی ببینە بۆیە ئەوە بەڕاستی دەوری ڕاگەاندن گرینگە چیتر لە تۆمەت بەخشینەوە دوورکەونەوە من سوپاسی کەناڵەکەی ئێوە ئەەکەم کورسان نوویست و سوپاسی زۆری گەلی کوردستانەکەم بەڕاستی هاتوونەتە سەر خەت و حقایقەکان دەرەخەن هیوادارم هەر لەسەر ئەو ڕاستگۆیانەتان بەردەوام بن. منەمەوە پرسیارە بکەم کە پرسیاری هاوڵاتیانە ئێستا مەترسیانە لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان بارودۆخی هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا چۆنە تا چەند خۆتان ڕێخستۆتەوە؟ ئێمە هێزەکانمان تێک نەدا لە ڕاستیە هێزەکانمان کە بە منەظەمی کشاندەوە هەر بە وەحدەی خۆی و بە شێوەی خۆی هێناومانەتە دەرەوەی شاری کەرکووک ئێستا لە ئیعادەی تەنزیمی هێزەکانمانین و هێزەکانمان لە دەرەوەی شاری کەرکووک جێگیرە ئێمە بەڕاستی هەندێک شتێکە هەیە پێویستە بیکەین ینی پێویستە بکرێ بۆمان هەم دەبێت جۆرێک لە مەشق دەست پێ بکەینەوە هەم دەبێت چەک و تەقەمەنیمان بۆی ئادە بکرێتەوە بارەگا و مقڕات و ئەوانەمان بۆی ئادە بکرێتەوە تا هێزەکەمان بە هورەیەکی باشترەوە ئامادە بکەین بۆ ئەگەرەکان.